خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامی نەچینی لای تەوریەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی تا چەند کار ئاسانیان بۆ هاوڵاتیان کردووە بۆ دەرهێنانی پاسپۆرت یان ئەو هاوڵاتیەی کە پاسپۆرتەکەی لێون ئەبێت چۆن لە ڕێی یاسایە و ئەم هاوڵاتیە مامەڵی لەگەڵا ئەکرێت و ئەتوانێت پاسپۆرتێکی نوێ دەربێنێتەوانێ. بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە ستۆدیۆ بەڕێز زانا عومەر سعید نەقیبی یاسایی لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لەگەڵمانایە. کاکزانا بەخێر بێ. سپاس بۆ کاکزانا ئەگەر بپرسین ئەو هەر هاوڵاتێک بوێ بە خاوەنی پاسپۆرتی عێراقی ئەو ڕێکارانە چییە کە ئیگرێتە بەر؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆیە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان و دەمەوێت لێرەوە سڵاوی بەڕێوەبەر و سەرجەم ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی بگەێنم بە سەرجەم هێزی پێشمەرگەی قارەمان لە بەرەکانی جەنگدان و سەری ڕێز بۆ شەهیدەکان دانەوێنین و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین و پێیان دەڵێن لە سایی جوود و ماندووبوونی ئەوەیە کە ئێمە توانین بە ئارامی لە شاری سلێمانیدا خزمەتی هاوڵاتیان بکەین. و بەنسبەت پرسیارەکەی بەڕێستانەوە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت وەکو یەکێک لە بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای سلێمانی لە شاری سلێمانیدا کاری پێدان و کار ئاسانیکردنە بۆ بەدەستخستنی پاسپۆرت بۆ سەرجەم دانیشتوانی شاری سلێمانی و دەوروبەری کە ئەمەش لە ڕێگەی دوو نووسینگەوە جێبەجێکرێن. نووسینگەی یەکی پاسپۆرتی سلێمانی کرد ناو شاری سلێمانیدایە و نووسینگەی دووی پاسپۆرتی سلێمانی کرد ناو شاری کەلاردایە بە مەبەستی پێدان و کار ئاسانیکردنی پاسپۆرت بۆ ئەو هاوڵاتیان لە سنووری گەرمیانن لە شوێنێکی دوورەوە نێنە ناو شاری سلێمانی و ئێمە ئەوەی لە تواناماندابێ بۆ پێدان و کار ئاسانیکردن بۆ هاوڵاتیان ئەیکەین، بەڵام ئەبێ ئەومان بیر نەچێکە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی سەر بە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی بەغدادە بەپێی دەستوری عێراقی. بۆیە سەرجەم ڕێنمایی یاساکانی پێدانی پاسپۆرت لە بەغدادەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرتی بەغدادەوە بۆ ئێمە دابەزێ و ئێمەش لە چوارچێوەی ئەو ڕێنمایی یاسایانەیە ئەتوانین کار ئاسانی بۆ هاوڵاتیانی خۆمان بکەین. بەڵێ کاکزانە لە چ تەمەنێکا ڕێگە پێدراوە ئەو هاوڵاتیە بۆ نمونە پاسپۆرتی عێراقی دەربێنێ ئاساییە لە هەر تەمەنێکا بێت؟ بەڵێ بەپێی یاسای پاسپۆرت هەر هاوڵاتێکی عێراقی لەو کاتەوەی کە لەدایک دەبێ بۆی هەیە و مافی داواکردنی پاسپۆرتی هەیە بەپێی یاسا و ڕێنماییەکان. بەڵێ کەواتە هاوڵاتی کە ئێوە پاسپۆرت دەربێنێ ئەبێ چی شتێکی پێبێت بۆی کە کارەکانی بۆ ڕای بکرێت؟ بەڵێ خۆی لە سەرەتا هاوڵاتیەکە پێویستە کۆمەڵک شتی پێبێ بۆ ئەوەی بتوانێت پاسپۆرتی دەستکەوێت. ئەوانیش یعنی شتە ئاساسیەکانی عێراقی بوونی ئەم کەسەیە. بۆ نمونە ناسنامەی باری شارستانی پێویستە پێبێ و ڕەگەزنامەی عێراقی پێویستە پێبێ و پێویستە کارتی زانیاری پێبێت کە ئەمە دەلالەتە لە دیاریکردنی شوێنی جوغرافی و دانیشتنی ئەو هاوڵاتیە، چونکە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی بەغداد کە 18 محافەزە و کۆمەڵک سەفارەت و قۆنسوڵیات و ئەوانەیە لەسەر ئەساسی جوغرافیا مافی پێدانی پاسپۆرتیاوە بۆ هاوڵاتیان، یعنی بۆ ئەوەی مەسەڵەن تەزەخون لەسەر ئێمە نەچین بۆ شوێنێکی تر لە پارێزگای خۆتە بەپێی کارتی زانیاریەکەت لەبەرەوە پێویستی بەو سێشتەیە وێنە تەمان ئەو وێنەی هاوڵاتیەکە لەگەڵ ناسنامەی باری شارستانی لەگەڵ ڕەگەزنامەی عێراقی لەگەڵ کارتی زانیاری. بەڵێ کاکزانە و کۆزانین کە ژمارەیەکی زۆر ئاوارە لە هەرێمی کوردستانان نیشتەجێن ئەو ئاوارانەی کە عێراقین ئەتوانن لە هەرێمی کوردستانە پاسپۆرتەکانیان نوێ بکەنەوە. تامان لە دوای ئەو بارەی کە بەسەر عێراق هاتوو کۆمەڵک ئاوارەی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کرد، لە دوای ئەوە ئێمە با ڕێنمایی لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی بەغدادەوە بۆمان دابەزی کە ئەوەنەی لە تواناماندابێت کار ئاسانی بکەین بۆ هەموو ئەو ئاوارانە کە نازەحن و لە سنوورەکانی ئێمە دانیشن پاسپۆرتیان پێبێن. بەڵێ بەدڵنیاییەوە یەن و سەردانمانەکەن و بە پێی توانە و ئەوەی لە تواناماندا بۆ خزمەتمان کرد. بڵێ کاکزانە هیچ حاڵەتێکی وا ڕوبەڕووتان نەبووەتوانێت بۆ نمونەیەکێکی ئاوارەیەک بێت بێ پاسپۆرتەکەی نوێ بکاتەوانێ ئەو شتە یاسایانەی پێ نەبێت یان دژی یاسا شتێکی کردوێ ئێوە بتوانن دەستگیری بکەن؟ بەدڵنیاییەوە جگە لە ئاوارە جاری وایە خەڵکی خۆشمان تووشی و حاڵەتان هەبێت و یان خەڵک کەم و کوڕی هەیە لە شتەکانی یا شتێکی پێ نیە ئەوە پێڵین کە ئیشەکەت بۆ ناکرێ و ئەگەر یەکێکیش پەنای بردبێ بۆ ئەوەی کە بیەوێت بە جۆرێک لە جۆرەکان ساختە بکات و ئێمە تێپەڕێنێ ئێمە لە ڕێگەی کۆمەڵێ کۆنتڕۆڵ و کۆمەڵێ شوێنی شارەزا ئەوانەوە کە نایڵین شتانە بەسەرمانە تێپەڕ بێ زۆر
کەم یعنی شتی وا تێپەڕ نابێت دایرێ. بڵێ کاکزانە زۆر جار هاوڵاتیان گلەی لەوەکەن بۆ دەرهێنانی پاسپۆرتەکانیان کاتێکی زۆری ئەوێ بۆ کاری ئەمە چیە پێم وابێ خەتی ئەنتەرنێتان نامێنێ ئەمە تۆزێک گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە. زۆر ڕاست. طبعا بۆ زانیاری جەنابتان و بینەرانیش بەڕێبەتی پاسپۆرت کە ئێستا لەم حاڵەتەدایە یعنی بیدایەت بەم شێوەیە نەبووە بە کۆمەڵی قۆناغی زۆر قورسا ڕۆشتووە یعنی سەرەتا لە ژوورێکە و دوایی پێدانی پاسپۆرت بەدەست نووسین پڕەکرایەوە دوایی کە سیستمی کە وایان کرد پاسپۆرت لە بەغاوە دەرچێ وای لێ هاو فایلەکانمان لێرە هاوڵاتی معاملەیە کرد فایلەکانمان بەدەستمانەوە گرتووەمان قسە سیارەوەمان برد بۆ بەغا لە وەزع قورسایە لێوێمان کرد بە جواز و جوازەکانمان هێنایەوە بۆ ئێرە لە دوای ئەو مەرحلانشمان تێپەڕان خۆشبەختانە ئێستا لە مەراحلێکی زۆر پێشکەوتوی پێدانی پاسپۆرتین یعنی سیستم بە سیستمێکی ئەلکترۆنی لە ڕێگەی سەرڤەرێکەوە هەموو محافظاتی پارێزگاکانی عێراق و سەرجەم سەفارەت و قۆنسوڵەتەکان کە دەسەڵاتی پێدانی پاسپۆرتیان هەیە بەسراونەتەوە بە بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرتی بەغداوە یعنی ئەو هاوڵاتی کێتە بەڕێوەبەرایەتی ئێمە بۆ وەرگرتنی پاسپۆرتیان تازەکردنەوەی پاسپۆرت ئەو دەقەی لە دایری ئێمە فۆڵدەرێکی تایبەتی خۆی بۆ کرێتەوە لەو سیستمەیە کە لە هەمان کاتە پەنجەمۆر و ئەوەلیات و شتەکانی هەمان فۆڵدەر لە بەغاشەیە ئەنجا یعنی ئیشەکان زۆر سرعت بۆ لە چاوی کە مەسەن خەڵک بڵێت تەخیر بوانە بەڵام کێشەیەک یعنیمە کێشەی سیستمی ئەلکترۆنیە ینی ئەنتەرنێتە زۆر جارکە خەت خاوە بێتەوە کە زۆر جارکە خەتەکە ئەبڕێ ینی ئێمە ناتوانین هیچ ئیشە بکەین هەندێک مەراحل ئەتوانی دروستکردنی فایل و کۆنتترۆل و هەندێک ژووروانە بەڵام لە وەختی پەنجەمۆرە بۆ وەرگرتنی بۆ معاملەی پاسپۆرت و یا بۆ وەرگرتنی پاسپۆرت ئیتر بە ناچاری ئەبێ ئێمە بوەستین ئەمەیە ئەگەر تۆزێک وای کردبێ ئیشەکانی ئێمە خاو بێ بەڵام ئێستا زۆر زۆر باشە خاو نیە ینی فترێکی باشە کۆنتترۆلمان کرد. کاکزانە با گلەیەکی تریش لە بەڕێستان بکەین زۆر جار هاوڵاتی کێتە بەردەستی ئێوە بۆ نمونە سێرەکەی لە جنسیە لە شاجنسیە کە دەری هێناوە احتیادی بۆیان دەرهێناوە لەوانەیە لە هەڵەی کارمەندەکە سێرەکەی وێنێکیان نقطەیەک پەڕیوە دایان نەناوەکێتە بەردەمی ئێوە دیسان ئەو هاوڵاتی ئەنێرنەوە سەر لە نوێ ئەم شتە تازە کاتوانێ پێدوانێن لە ئێستادا کە قەیرانی دارایە بارگرانی زۆر بە هاوڵاتیان دروستەکە من خۆمان بەسەر هات ڕاستە زۆر ڕاستە بەڵام من سەرەتا بە جەنابتم وت ئێمە لە پێدانی پاسپۆرتە سەرجەم ڕێنماوی یاساکانمان لە شاری بەغدادەوە بوویەت و بۆمان دابەزوو ینی ئێمە ئەبێت ئەوەی کە ئەوانی لە ئێمە جێبەجێ بکەین بۆ ئەوەی معاملەی هاوڵاتێکە بکرێن بۆ نمونە هاوڵاتێکیەت کارمەندەکە ناوی باپیری بۆ غەڵەت کردووە بۆ غەڵەت بۆی نووسیوە من ئەگەر معاملەی بۆ بکەم بۆی بنێرم بۆ بەغا خۆ یعنی ئەوە نییە بەغا بەسەریات تێپەڕ بێ ئەوانی کۆنتترۆلی خۆیان هەیە ینی وردبینیەکەنەوە بە تایبەت قسمێکیان هەیە پێڵەن قسمی معالەجە یعنی لە دوای هەموو مەراحلەکان ڕوا ئەچێتە لەوێ وردبینی تەواوی معاملەیەکەن ئەگەر جیاوازیەک لە بینی هەوی و جنسیەکەی هەبێ ئەگەر خەڵەتێکی تیاوی معاملەکەی ڕەفزەکەن یعنی زۆر جار ئێمە کە هاوڵاتی زۆر تێگات یعنی زۆر جار بەڵام هەشتا مەسەن نیاژنا زۆر جار لە مەسلحەتی هاوڵاتیەکەی بۆ زۆر جار ئێمە بە هاوڵاتیەکە جەڵێن نڵین باشەوە ئێمە بۆت ئەەکەین بەس خۆت ئیشەکەت تەخیرە بێ بەغا ڕەفزیە کاتوای کە ڕەفزی کرد بۆ گلی لە بنەکەیتەوە تێگەی و زۆر هاوڵاتە لە ناوەڵات جاکاکەم بۆچی بیکەم بە دویش با بچم ئیشەکەت هێنکەم یعنی شتەکە ئەوە نییە بەسەن بەدەست خۆمان بێ یا ئیجتیهادی شەخصی بێ یا شتێ بێ دانراوە ڕێنمایی یاساکان دانراوە هەویە و جنسی ئەبێ ئاوا بێ بۆ نمونە یەت هەویەکەی 10 ساڵی بەسەرات تێپەڕیوە سیستمەکە نایخوێنێتەوە 10 ساڵی بەسەرات تێپەڕیوە یعنی بڵێ بچۆ هەویەکەت بگۆڕە یا یەت مەسەلەن زەواجی کردووە مەفروضە بەپێی یاسا کە زەواجی کرد ئەم خانی خۆی جیاکاتەوە و کارتی زانیاری خۆی هەبێ بەس سەرێکی کارتی زانیاری ماڵی باوکی پێ ئەژڕێ قەی چێکە ینی خۆ من لی تێ ئەگەم و ئاوا بەرەو من مشکلەکەی من بە قسەش لەگەڵ بەغا ناتوانێت ینی ڕاستە بە هەندێک تەلەفۆن بۆ هەندێک حاڵەتی زەڕوانە بەس ئەو دەقەیەکەی ناتوانانی بڵێ ئەوەم ناردە چونکە سیستمە سەیریەکە ڕەفزیەکە ئەحمەدە مەحموودە منم چێە ئەو حەقی نییە بەسەریەوە ئەڵێ ئەمە تەواو نییە پێویستە کارتی زانیاری خۆی هەبێ ڕەفزیەکات ینی ئەوەیە مۆزوعەکە ئەگەر شتێکی تیاوێ هەرچەند ئێمە بە بەردەوامی بەڕێوەبەرایەتێکی لەوان هەبێ خەڵک خۆی ئەوە بزانێ بە بەردەوامی هەوڵی کەمکردنەوەی ڕۆتینی یعنی ئەو ڕۆ شوێنانی کە ناو دایرە بزانین زیایە و پێویست نییە قەت نایاڵین هاوڵاتی لێ بوەستێ و ئەزێت بخوات. کاکزانە ئەگەر بێنە سەر ونبوونی پاسپۆرتی عێراقی زۆر کەس هەیە بۆ نمونە لێی ون ئەبێ یان ئەفەوتێ پاسپۆرتەکەی بەپێی یاسا چۆن ئێوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیاکەن؟ بەڵێ لە ڕاستیە ونبوون و خراببوونی پاسپۆرت تەمان هەموو بەڵگەنامەیەکی ڕسمی دەوڵەت یعنی بە ئاسانی ناگۆڕێت کە وەختێ بووی بە ساحەبی یعنی پێویستی بە مبەررات و تەبلیغات هەیە بۆی بیگۆڕی
بیزات پاسپۆرت لەبەرەوەی مرکزی و لە دەسەڵاتی بەغدایەوە زۆر یعنی ئیجاءاتی گۆڕینی ئاسانتیە. تەمەن بۆ پرسیارەکەی جەنابێت لە پێش ینی لە پێش ساڵی 2015 ئەو کەسەی کە پاسپۆرتی ونە کردیان پاسپۆرتی خراپە کرد تووشی سەرێشەیەکی زۆرە بوو، چونکە بەپی یاسا کۆنەکە دەسەڵاتی دادگاییکردنی ئەو کەسانی کە پاسپۆرت خراپەکەن یان ونیەکەن محکمەیەکی تایبەت و مختصی بۆ دانرا بوو، محکمەی کە ڕادە لە بەغدا. یعنی پاسپۆرت لە هەر شوێنێک گوون بکردایە، لە هەر محافظەیەکی عراق ونێ بکردایە یان لە دەرەوەی عراق لە هەر شوێنێک گوونێک کردایە، وایە ئەو هاوڵاتی خۆی بە شخصی بەهاتایەوە بچوایە سەردانی محکمەی کە ڕادەی بکردایە لە بەغدا. ئەمە بارگرانێکی زۆر قورس بوو بەسەر هاوڵاتیان، چونکە هەم بەغداد و عێراق وەستی ئەمنی ئەوەنە استقرار نەبوو و خەڵک کاچوو تووشی کێشە و ئەوانە هەبوو و ئەنجاجگەلەوە ئەمە شتی تری لێ بووە، این خەڵک پەنایە بر بۆ ئەوەی کە خۆی نەچێت بە کەسێکی ترابینێرێ، خۆی قانونەکەش مەجالی ئەوە نایە، بەڵام ئیتر خەڵکی ئەنجا ئەمە ئەندێشتی ناخۆش و پارە خواردن و سەر ئێشەی تیەکە، یعنی خەڵک هاتەوە بۆ لامان کتابی هێنابووە، ئەیوە تا ئەم کتابە مێناوەتەوە بۆی جواز وەرگرتنەوە، سەرمان کتابەکی تەزویر بوو، ئەوە بمانگرتایە. یعنی تووشی ئەم سەرێشانە بەس خۆشبەختانە لە دوای لە ساڵی 2015 تەمان بە هەوڵ و ماندووبوونی ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی کوردستان لە حکوومەتی عراقی و بە هەوڵ و ماندووبوونی بە ڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرە گشتیەکانی ڕەگەزنامە و پاسپۆرت و نوشینگەی هەرێمی کوردستان و یعنی لە ڕاستیە بەڕێوەبەرەکانی پاسپۆرتی سلێمانی و ئەفسەرانی پاسپۆرتی سلێمانی کە کەم تەرخەم نەبوون لە پێدانی ڕاوێژ و بەرچاوڕوونی بە پەرلەمان خۆشبەختانە یاسای ژمارە 32 ساڵی 2015 پاسپۆرتیان دەرکرد کە بەپی ئەم یاسایە کار ئاسانی بۆ هاوڵاتیان زۆر کرد لە کاتی ونبوون و خراببوونی پاسپۆرتە. ئێستا بەپی ئەو یاسای هاوڵاتیەکە هەر لە شارەکەی خۆی بۆ نمونە لە پارێزگای سلێمانی یاد سەردانی ئێماکاڵە پاسپۆرتەکەمون کردووە، ئێمە ژمارە و بەرواری پاسپۆرتەکەی بۆ ئەینێ فایلێکی بۆ دروستەکەین، ڕەوانەی پۆلیسی ونبووەکانیەکەین، لەوێ ئەوانی هەندێک ئیجاعاتەکەن ڕەوانەی دادگایەکەن، دادگای سلێمانی بە خۆشبەختانە بەشێکی تایبەتی داناوە زۆری پێ ناچێت عملیەکی لەم یە بۆ لای ئێمە هەمووی بە شارێکی 20 دقیقەیەک تەواو بێ، ئارەزووی لەوێ بە ڕۆژێک یعنی بە ساعتێ 2 ساعتی ئەمانە تەواوەکە. پۆلیسی ونبووەکان و محکەمەش هەر یەکسەر بۆی جێبەجێەکەن، دادوەری بەڕێزەی بینێ و بڕیارێک وەرەگرێت سەبارەت بۆ تەمان بڕیارەکە سوڵتەی تەقدیریە بۆ حاکمە بەڕێزەکە، ئەتوانێت بەپێی حاڵەتی ئەو کەس ئەتوانێت غرامی بکە، ئەتوانێت عفوی بکە، دوای ئەو بڕیارێنێتەوە بڕێکی دیاریکراو دانراوە بۆ خەرامە، بەڵێ دانراوە لە 250,000 زیاتر 250,000 دینارە بەپێی مادەی 10 فقرە 1 لە یاسای پاسپۆرت 250,000 دینار غەرامە ئەکرێ یان ئەبەخشرێ لەو غەرامەیە، ئەو بڕیارێنێتەوە بۆ لای ئێمە پەنجەمۆرەکەی پێ ئەمە چ هاوڵاتیەک ئەبەخشرێ، ینی ئەو ئاوە بە بەڕێستم و دەسەڵاتی تەقدیری حاکمە بەپێی گوێگرتنی بۆ نمونە هاوڵاتیەک دەست چۆتە سەر ماڵەکەیان یا سیارەکەی دزراوە پاسپۆرتەکەی تیا بووە، لە دوای ئەوراقی دزی و پۆلیس واناکە دوای کاچێتە بەردەسی ئەمە شتێکە لە دەسەڵاتی خۆیان نەبووە، حاکم بە ئیهمال داینانێ بۆ نمونە بە ئیهمالدیان مناڵێک ئایلێک خێزانێک پاسپۆرتەکانیان هەمووی ون بووە، هاوسەر و ژن و مێرد و دوو مناڵن، حاکم مناڵەکان ئەڵێ ئەمان ئیهمال نین، بۆچی ئەمان پارەکە بن، هەر دایک و باوکە غەراماکە مناڵەکان، یعنی ئەمە سوڵتەیەکی تەقدیریە بۆ حاکم خۆیەتی و خۆی ئەتوانێت بڕیاری لێبا. خۆشبەختانە یعنی ئەوەی کە مای خۆشحاڵیە بۆ هاو نیشتیمانیانی خۆمان ئەوەیە کە ئێستا سەردانی بەغدا ناکەن، هەر لە محافەزەکەی خۆمانە لە چوارچێوەی دایری خۆمانە ئیشەکەی بۆ جێبەجێ بێت. بەڵێ کاکزانە ئەگەر پرسیاری ئەو بکەین ئێمە زانین کە کەس و کارمانە چێتە دەرەوەی وڵات، ئەو وڵاتە دوای ماوەیەکی کەم ئەو کەسە جنسیە وەرەگرێ ئیقامە وەرەگرێ ئەبێتە یەکێک لەو وڵاتە، بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستانە ئەمان نەکراوە. بۆ نمونە زۆر کەسمان هەیە لە ڕۆژهەڵاتی ئێرانە سەیرەکەی 20 ساڵە لێرە 25 ساڵە لێرەیە، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە جواز دەربێنن، ئەگەر بکرێ هۆکارێکەوەشمان بۆ ڕۆکەیتەوانێ. ئەمە طبعا موضوعەکە پەیوەندی بە جنسیەوە هەیە، وەرگرتنی جنسیەوە هەیە. لە پێش ساڵی 2023 کە حکوومەتی هەرێمی خۆمان بوو، وەزیرانی ناوخۆی طبعا داوای لە هەردوو حکومەت، چونکە بە ناچاری زۆرفێ بوو، دوو حکومەتمان هەبوو، هەردوو وەزیرانی ناوخۆی هەردوو حکومەت دەسەڵاتی پێدانی ئەم دەسەڵاتیان بەکارهێناوە. هاوڵاتێکی بۆ نمونە ئێرانی، بۆ نمونە سووری جنسیان پیاوە بۆ بە هاوڵاتێکی عراقی و ئەو کاتە طبعا پاسپۆرتی ئێس هەبوو لای خۆمان پڕەکرایەوە، پێویستی بە بەغانە بوو، ئەو هاوڵاتی احتیاجی وەکو هاوڵ نیشتیمانیەکی خەڵکی سلێمانی
پاسپۆرتی ئێسیشی وەرەگرت و سەفەری شێکرد و هیچ مشکلێکی نەبوو. لە دوای ساڵی 2023 کە دەستوری عراقی جاری تر داڕێژرایە و ئێمە بووین بەسەر چوینە سەر مەرکەز و ئیتر تعلیمات و ڕێنمایەکانمان لێەوە بۆ هات لەوێ ئەڵێ قانونی جنسی هەیە. قانونی جنسی یعنی لەوانێت دقیق نەبمتیایە بەس بزڵ دوا بزانم وایە لە دوای مانەوەی هاوڵاتیەکە بۆ ماوەی 10 ساڵ مانەوەی واتە ئیقامەیە بوو لە عراقدا دوای مافی داواکردنی جنسی هەیە و هەموو مافێکی هاونیشتیمانیان هەبێ و ئەگەر 5 ساڵ و زەواجی کردبوو لەگەڵ عراقیەکە ئەوەش هەم دیسان بەعینیشەوە. بەڵام ینی بەغداد ئەڵێ ئەمە لە دەسەڵاتی وەزیری ناوخۆی حکوومەتی عراقیایە ئەوەی کە لە وەختی خۆی ئایراوە ئێستا تەمان جیاوازات سەر بە بەغایە بۆ نمونە باسی جیاوازات بکەین من معاملەکەی بۆ نێرم بۆ بەغا کەسێکە تەمان مادەکەی جیاوازەکە جنسی پێوە کردووە چەند جار یعنی من خۆم نمونەم لایە نردومانە بەغا جوابێنەوە ئەوە نابێ معاملەی جیاوازی بۆ بکەن ئەوە بەپێی ئەو دەسەڵاتی وەزیری ناوخۆی ئێوەیان نییە پێویستە لی سنەوە پێویستە هاوڵاتی بێ سەردانی بەغدا بکات لە موافقەی وەزیری ناوخۆی حکوومەتی عراقی وەرگێ بۆ وەرگرتنی جنسیە و ئەشکرێت ینی کاکزانە ئەگەر ژنەکە عێراقی بێ یان بە پێچەوانەوە پیاوەکە عێراقی بێ ژنەکەی ئێرانی بێ ئەمە هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵەوەی کە بۆ نمونە هەردووکیان ئێرانی بن نانەهی بخۆی چۆن جیاوازینی آخر تۆ کە زەواجی کرد لەگەڵ عراقیەکە یەکێکتانی عراقی بوون مدەی مانەوەکە و بۆ کەمە بێتەوە بۆ نمونە بە 5 ساڵ توانین داوای جنسی بکەی بەڵام ئەگەر کەسەکە هەردووکیان دەرەوەی بوون ئەو وەختە عیلاقی ینی تعاملیان وەکو خارجیەک لەگەڵەکرێ ئەو وەختە یعنی بێت 10 ساڵ مودەکەی زیاترە لە مودەکەی فەرقی هەیە ئەنجاگەرم معلوماتە لەبەرەوەی زۆر لە جنسیە هەیە گەر زۆر دەخنەبوو داوای لێبوردنەکە. بەڵێ کاک زانا وەکو زانین کە تەسکەرەی تەجەنوس هەیە ئەمانەیەتە بەردەسان بۆی کە پاسپۆرتیان بۆ دەربێنن بەڵێ ناڵم جنسیە ئەو جنسیانی کە لە وەختی وەزیرانی ناوخۆی حکوومەتی ئێمە درراوە تەمەن لێ نووساوە تەجەنوس حاڵەتەکەی لێ نووساوە تەجەنوس و مادەکەشی جیاوازە مادەی پێدانی جنسیەکەی کە پێێنێت هەموو جنسی بەپی مادەیە مەسەن 3,000 مادەی ئەوان جیاوازە لەبەرەوە بەردەوامیان سەردانمانەکەن و هیانە جیاوازی ئێسی پێ ئەڵێ و کاتی خۆی جیاوازان بۆ کردوم ئێمەڵی کاکە تەواو ئێمە مشکلەمان ناتوانەوەی جیاوازە ئێسەکەشی هەبێ بۆی ناتوانین چونکە ئێمە بۆی ئەنین بۆ بەغا ڕەفزیەکە و زۆر جار یعنی بەغا ئەگەر دووبارەیەکیتەوە وا هەستەکە فێڵی لەکەی لەوانێ ینی ئیجراعات بکە هەندێک شت بکات لەبەرەوە پێڵی ناتوانین خۆ دەتوانانی سەردانی بەغا بکەیت لەوێ موافقەی وەزیری ناوخۆی حکوومەتی عراقی وەربگری جنسیەکەت بۆ گۆڕن ئەو وەختە یا هەر لەوێ معاملەی جنسیەکە یا جیاواز بکە یا وەرەوە لای ئێمە هیچ مشکلێکمان کاک زانا وەکو زانی لە زۆربەی بەڕێوەبەرایەتەکانی هەرێمی کوردستانە دەوام کەم بۆتەوانێ لە بەڕێوەبەرایەتێکەوەشا دەوام کەم بۆتەوانێ ئەگەر دەوام کەم بۆتەوانێ ئەمە لۆدێکی زۆر بۆ ئێوە دروست ناکاکە لە هەفتەی 3 ڕۆژێکا دەوامتان هەبێ بەڵێ بەدڵنیاییەوە لە بەڕێوەبەرایەتی ئێمەیە دەوام بە هیچ جۆرە کەمی نەکردووە و بەردەوام لە دەوامی خۆمان لەبەرەوەی دایرێکی سەربازین و پەیوەستین بە هەموو فەرمانێکی سەربازیەوە هیچ دەوامێکمان کەمی نەکردوێتەوە و ڕۆژانەش وەکو بیدایەت باسمەکەن مەگەر سیستمی ئەلکترۆنی خەلەلی تێ بکەوێ کۆمەڵی خەڵک بمێنێتەوە بڵین کاکە داوای لێبوردنەکەین خەت نییە بڕۆرەوە بۆ بەیانی وەرەوە ئەجینا بەدڵنیاییەوە ئیشی هاوڵاتیان هەمووی تەواوەکەین هیچ هاوڵاتێک لە بەڕێوەبەرایەتی ئەمە نامێنێت کە ئیشەکانی تەواو نەبێت. بەڵێ دەست خۆش بێ کاکزاناگەر بەڕێز دووەوتت هەبێ. زۆر سپاس وەڵام من هیچم نییە گرێویستانە. زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێ ماندوومان کردی سپاس. کاتی خۆش بێت.